وەک بەنابەرێک لە تورکیا مافی ئەوەت هەیە درێژە بە خوێندنی باڵا بدەی کاتێک دواناوەندی تەواو دەکەی. ئەگەر بتەوێت داواکاری پێشکەشی زانکۆ بکەیت لە تورکیا دەبێت تاقیکردنەوەی قوتابی یۆس بکەیت. هەر زانکۆیەک تاقیکردنەوەی جیاوازی خۆی هەیە بۆ قوتابیانی بیانی و لە ڕێکەوتی جیاواز یان مەرجی تۆمارکردن بۆ تاقیکردنەوەی جیاواز. بۆیە ئێمە هانت دەدەین بۆ زانیاری زیاتر تەماشای ماڵپەڕی زانکۆ بکەیت. ئەگەر دواناوەندیت لە دەرەوەی تورکیا تەواو کردووە دەبێت بڕوانامەی قوتابخانەی پێشوت بسەلمێنیت بە ناردنی دیپلۆماکەت بۆ بەڕێوەبەرایەتی هەرێمی پەروەردە بۆ ئەوەی بسەلمێندرێت. ئەگەر دیپلۆمای دواناوەندیت نییە دەبێت ناو بۆ دواناوەندی کراوە تۆمار بکەیت کە پرۆگرامێکی خوێندنی ئۆنلاینە و لەلایەن وەزارەتی پەروەردەی نیشتیمانی پێشکەش دەکرێت. بۆ زانیاری زیاتری خۆتۆمارکردن دەتوانیت سەردانی www.aol.meb.gov.tr و www.meb.gov.tr یان ناوەندی پەروەردەیی گشتی لە ناوچەکەی خۆت بکەیت. هەندێک زانکۆ لە تورکیا پرۆگرامی بڕوانامەی ئۆنلاینیان هەیە. بۆ زانیاری زیاتر دەربارەی پرۆگرامی خوێندنی ئۆنلاین و مەرجەکانی خۆتۆمارکردن تکایە سەردانی ماڵپەڕی زانکۆکان بکە. ئەگەر دەتەوێت بێ بەرامبەر فێری زمانی تورکی ببیت دەتوانیت بچیتە ناوەندەکانی خوێندنی گشتی یان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە کۆرسی زمانی تورکی لەژێر چاودێری وەزارەتی پەروەردەی نیشتیمانی دەڵێنەوە. دڵنیا بەرەوە ناسنامەیەکی پارێزبەندی نێودەوڵەتیت لەگەڵ خۆت دەبێت. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ مەبەستی زانیاریە لەلایەن قازانجنەویس Refugee Solidarity Network بە هاوبەشی Refugee Rights Turkey بەرهەمهێنراوە.